سڵاو ڕێز هاوڕێیان، هیوادارم باش بن، سەلامەت بن، تەندروست بن لە شوێنێکی دنیان. هیوان ساخی و سەلامەتی و تەندروستێکی باشە لە بۆ هەمووتان. هەردوو بەشەکەی چاپێکەوتنی کاک قادرم دی لەگەر ئەو بەرپرسەی سۆسیال میدیای پارتی سێبەر لە ناوکەوان، یعنی کە دەرێن سێبەر یان سۆسیال میدیا یان فەیسبوک، یعنی هەموو ئەو پەیزانەی هەزار جون بە هەموو خەڵک دەدا، ئەو کابرایە سەرپەرشتیان دەکات. هەڵبەت بەتەنین یە کۆمەڵە خەڵکیکەشن، بەڵام ئێستا ئەگەیەک باس دەکەین. جارێ لە سەرەتا دەمەوێت ئەوە بڵێم، هەموو تەلەفۆنانەی کاک قادر، هەمەوەی ئێمە مانان، هەمەوەی کۆمەڵک برادەریت کە دەکات بە کۆمەڵک ئامانجی دیاری کراوە. بەشەچیان کە ئەوەی کاک قادری لەو چوارچێوەیە کە زۆر جار ئێمەش ئاوا دەکەین، بریتیە لەوەی کۆمەڵی خەڵکەنە، کۆیلەنە، جنێوفرۆشن، ئیشیان تەنها تەشیرکردنە لە پەیجە سێبەرەکانی پارتی، وەکو ئەو کاروانەی ئەوانە بە خەڵکی بناسێنین، لەوەی خەڵک بیاناسی ئەوانە چنەوە دەعبایەک. و دوو ئەوانیش لە بیریان نەچیتن بزانن ڕۆژێک دادێ ئەوانە ناوێنە ناو لیستی دادگایکەدا. و بەشە چتر ئامانجە چتر لەو پەیوەندیانە بۆ نەوە کەسانە ئەوەیە بۆی پێیان بڵێن ئێوە چ دەکەن، ئەمە ئاگامە. کاروان دەزانم خەنی بووی لە دوونێوە، کەسانی کۆیلە و ماستاوچی و هاوشێوەی ئێوە لە ناو پارتی خواخواتانە باستان بکەین، لەوەی بیکەنە راپۆرتەکان لە بۆ مەسعود و مەسرور و پاراستن بنێرن، لەوەی کۆیلەبوونی خۆتان بسەلمێنن. بەڵام ئامانجیمە لە تەلەفۆنکردن لە بۆ خەڵکانی هاوشێوەی بچووکی وەکو ئێوە، بریتیە لەوەی بە خەڵکیتان بناسێنین، خەڵکینە بزانن ئەوانەنا کە لە سۆسیال میدیا زبرەکەی پارتی ژەهری جنێودان، ژەهری قسەگوتن بە خەڵک، بەدایک و خوشتی هەموو ئەوانەی کە ناڕازینە، ئەوانە نەبەر پرسیارەکە، ئەو کاروانە و هاوشێوەکانیتی. ئەجینا کەسانی بچووکی وەکو ئێوە هەرگیز تەلەفۆنتان لۆ ناکرا، بەڵام ئامانجەکە بریتیە لەوەی بە خەڵکتان بناسێنێ، خەڵکینە ئەوەی لە سۆسیال میدیای سێبەری پارتی جنێو بە خەڵک دەدا، ئەوە کاروان و هاوشێوەکانی. ئێستا یەکێک باسییان دەکەین. وەڵا خۆش تەڵەبەی دکتۆرە، ئێستا پرۆفایلی بە گۆڕە وەردەکەین، دەفتەر ئەعمالی باز دەکەین. هاوڕێ ئەجەوا پێتان برێم ئەو کاروانە چێ، خاوانی چەند پەیجە. تەمان ئەو کاروانە پلەی عەقیدە لە پاراست، دڵنیامە وەکو من لە ژیانی گولەچینە تەقاندیە، بەڵام من عەقید نیمە، ئەو عەقیدە لە پاراست. ئەرێ وەرە پێم برێ لە جیهان داستانی، لە داستانی پردێ شەڕت کردیا، یان لە داستانی سەری ڕەش، یان لە داستانی پەیجە سێبەرەکان، ئەوە جوابە ئەسڵیەکێ. هاوڕێیان ئەو عەقیدە لە داستانی پەیجە سێبەرەکان هەزاران داستانی هەیە بە جنێودان بە خەڵکی ئازادی خواست، بەدایک و خوشتی هەموو ئەوانەی کە ڕەخنەگیری ئەو دەسەڵاتەینە. ئەوە عەقیدەکەیتیان لەو داستانانە کاری زۆر کردیە. ئەجینا ئەتو ئیوەی عەقید بی، بەس پێم برێ پلەی عەقیدی لە چێینە. هەزاران پێشمەرگەی پارتیە، 30 ساڵە پارتیە کە جەستەی بەشێک لە جەستەی خۆی کردیتە قوربانی، بەڵام پێشمەرگەیە ئەتو بێ عەقید. وەڵعاسر ئەوە یەک لە شتەکانیتی. دوو ئەو کاروانە دەیانجا لە پاراستن خەڵاتی بەناوی مەسڕوری بەسەر خەڵکی دابەش کردیە. چۆن؟ حتمەن ئەوە بەرپرسی سۆسیال میدیای مەسڕوریە. کام سۆسیال میدیا زبرەکە ئەوەی نییە ژەهری جنێودانە ڕێشت. ئێستا باباز بکەین چەند پەیجی هەیە هاوڕێیان. ئەو پەیجانەی کە کاروان هەیتی، تەبان کۆمەڵک پەیجی زۆری هەیە، بەڵام من بەشێکیان لۆ باز دەکەم. جەماوەری پارتی، هایتڕعێل جەماوەری پارتی، هەڵۆکان، هاوڕێیان هەڵۆکانی شەرعیویە، بروسکە، دەوڵەت سازان. ئۆهۆ دەچێمە تووشکاورا لێ بەدوای برێسایی سەری خۆم بوومە، ئەگەر سەری گرت، ئەگەر ناسەری نەگە برێسواری سەری خۆی بووە. ئەوە دەوڵەت سازانیش ئیویە و باس نیوز. ئەو جەبڕۆن هاوڕێیان تەمەشای
پەیجەکان بکەم بزانە چ زنێو دەرەکە ئەوجە بە کاقادری دەرێتن ئەتوم فێرە ئەتەکێت ناکەیە من تەڵەبەی دکتۆرایمە های تڕێ دکتۆرا لەوەی هەیە کورە وەڵا دکتۆرا و خوێندن شەرنی ئەخلاق شەرتە هاوڕێیان بڕۆن تەمەشای ئەو پەیجانە بکەن کە ناوەکانم هینە ئەوجە دەبینن ئەوانە چ ئینسانەکە چ زمان پیسەکن ئەوە تەڵەبەی دکتۆرایەکانیە ئەوە عەقیدەکەی پاراستنە کە لە داستانی پەیجە سێبەرەکان خزمەتی زۆر زۆرە ئەز هەموو پەیجانەش دوو کەس بەڕێوە دەبن یعنی ئەو پەیجانەی تایبەتە بە کاروانی دوو کەس بەڕێوە دەبن برانە ناوەکانیان بەرهەم عەسەن مستەفا و نەجمەدین عەسەن مستەفا بەرهەم لە کڕ ڕێبەری ئیش دەکا کە بەشەکی سۆسیال میدیا ئەوانە هەموو یەک و بەشەکی خۆیان هەیە لە کنەوەی ئیش دەکا ینی موچە بن دیوارەکەی لەوێن دەرا بەڵام لە داستانی ئەو پەیجانەی کە ناومانینان لەوێن دەر ئیش دەکا و نەجمەدینیش لە نووسنگەی ساسانی ئیش دەکا ساسان عەونی تەبەن ئەوانە هەموو لە پاراستن بوونە ئەو ئاجایی یەکێکم لە گەیکەچی دانرا ئەو پیاوە زەریفەکانی ئەو کابرای تەڵەبەی دکتۆرایە عەقیدی بن دیوار و کاروان با من هەردوو نمونە لەوە واس بکەم یعنی بزانە ئەمە دەزانین ئەتوو چەند سووکی کاتی خۆی خواخوات بوو ئەو بەختیار سەعیدە شتەکرد لەوە بڵاو کاتەوە 1000 تەمەلوق لۆ دەکرد یعنی ئەمە دەزانین ئەتوو لە پێناو شتێکی شەخصی خۆت تەمەلوقی لۆ کۆیلەی کۆیلەکانیش دەکەی یعنی چنەما نەیکێ لە بۆ بەختیار سەعیدی بەس لە پێناوەوەی یەک مەقالە لۆ بڵاو کاتەوە هەموو خزمەتگوزاری تایبەتەکانی ناو ماڵیش لە بۆ دەکرد ینی هەندێک خزمەتگوزاریە ئینسان شەرم دەکە لێرە باس بکە بەڵام ئەو ئەدەبەی ئەمە هیتمان جیاوازە لەو ئەدەبەینگۆ پاشا جارێک لە پەیزێکی علوجت پۆستەکە لەسەر بەختیار سەعیدی نووسی بوو زانین بەختیار سەعید هەڕەشەی چی لێ کرد بووی گوتی ئەوەت لۆ بڵاو دەکەمەوە کە دکتۆر نووری سەعات 12 شێوە چێ لە بۆ تەعین کرد بووی خۆ ئەگەر ئەمە وەکو تووبان ئێستا ناوەکانیشمان دەگو و وردەکاریشمان دەگو بەڵام ئەخلاقمان هەیە ئەوجا هەر ئەو شەوی چوو بووی پۆستەکەت ڕەش کرد بۆ و داوای لێبوردن لە بەختیار سەعیدی کرد بوو ئەو ئەدمینەشت دەرکرد بوو لەتوابێ ئێمە نازانێ ئەمە وردەکاری باش هەر ئەو کاروانە ئەوەندە بەدڕەوشتە داوای لە قلی خۆشەویستترین برادەری خۆی کرد بوو وەرە بچینە ئەوڕۆپای بچینە تورکیای مەسروفاتەکەت هەموو لەسرە من لێشی ئاشکرا بوو بە پەلەپەلویان تەپس کرد ببینە ئەوانە چ ئینسانەکەن داڕماینە یعنی ئێستا ئەگەر لەبەر حورمەتی ئەو کچەی نەبی کەم دەزان برادەرەکە شت هیچ نییە ئەجینا لێ خۆش نابوو ئەگەر لەبەر حورمەتی ئەو ئافرەتی نەبێسە ناوەکەشی دەرێم یعنی ببینن هاوڕێیان ئەوانە چ داڕمانەشیان ڕووی ئەخلاقیش هەیە وەرە داوا لە قلی برادەرەکەت کە بچینە تورکیا هەموو مەسرەفەکەت لەسرە من کاروان ئەمە زۆرش دەزانی نابەز نامانێ هەموو شتێکی باس بکەین کە باسیش دەکەین ببینە ئەمە چەند بە ئەدەبەوە باس دەکەین لەوەی نییە ئاستی خۆمان نەینە خوار ئاستی پیاوی بچووکی و شتوو فەرەنگۆ هەر بچووگوونە هەر بە بچووکی دەمینێنەوە ڕاز ناکەی دوو شەو نەبووە ڕاز ناکەی ئەوجە کاکەم بەو هەموو پۆخڵەواتەی بەو هەموو پەیجە سێبەرەی بە کاقادری دەرێ ئەتەکێتت هەبی هاوڕێن دووبارەی دەکەم بڕۆنە سەر پەیجەکان بزانەوە چ ئینسانەکە خۆی و وەسف دەکا ئەتەکێت پر ئەتەکێتی چ ئەنگۆ هەرچی هیچ پوچی هەیە دەیکەن هەرچی جنێودانە بە خەڵکی دەدەن هەڵبەت هەرە توانی ها ئەتو یەکەچی لەو گروپانە بەڵام ئەسڵەکەیانی لە سەرەسەرەکە کە نێزیکە لە نووسنگەی مەسرور بارزانی و کەسی یەکەمە ئەتووی ڕاوێژکاری سۆسیال میدیای سێبەری پاراستن و مەسرور بارزانی
هەروەک وتم هاوڕێیان بەس ئەوە نییە، ئەنی کۆمەڵە خەڵکیکە هەنا پەیجیان هەیە، هەریەکە کۆمەڵک پەیجیان هەیە قسە بە خەڵکی دەرێن. ئەم ئەوڕۆ باسی هەندێکیان دەکەم. یەکەچیان هەیە ناوی ئاسۆ فەرەجە، ئەو بە ئاشکراش یعنی دیارە سەرپەرشتی کۆمەڵک پەیجی دیاری کراو دەکە. یەکەچیان هەیە بەناوی بارزان عەلی حەمە. تەمەن ئەو بارزانە هاوڕێیان زۆرترین پەیج سێبەر کە هەبی ئەو بارزانە ئیدارەی دەدا و منافسیشە لەگەر تەڵەبە دکتۆرایەکەی کە عەقیدی بندیوارە. منافسە تەسەوڕ دەکەم لە داهاتووی نزیک جێگەی پێڵەقکە لە بەرەوەی ئێستا پاراستن و دەستگای کوردستان 24 حتا ڕەوتی مەسرور و پاراستنی زۆر گرنگی پێدەن. هەبزانە ئەو کاروانەیە شەقدا بارزانێ نینە جێ. تەمەن بارزان جگە لەو پەیجانە ئیشەشکەشی هەیە، هەوڵدانە لە بۆ کڕینی خەڵکی تەبەقەی دووەم بە تایبەت مەنتیقەی سلێمانی. ئەو کوڕەش کاروان خەڵکی هەولێر تەبەقەی دووەم نەک تەبەقەی سەرێ، یعنی خەڵکە وەسەتەکە بیان کڕیت بە تایبەت لە ناوەندی ڕۆژنامەگەری و ئەو شتانە. ئەوە ویشەشیان هەیە. وەکو وتم بارزان زۆرترین پەیجی هەیە و لەسەر لە ڕوودا و داوامی دەکرد. ڕوودا و لەسەر جاسوس بوون لەسەر ڕوودا و لە بۆ پاراستن دەری کرد چۆ کوردستان 24 سەر لە کوردستان 24 داوام ناکاتن، بەڵام مانگانە تقریبا 30 وەرەقەیان لێ وەردەگریتن، جار مەقالەکیان لەو دەنووسی و خەڵک کڕینەکەش بە بەردەوام لە پۆیان دەکات. هەروان نازدار عەیرانیشی هەیە، کافێ نازەم شتێکی وایە بە ناوی نازدار عەیران، ئەوە وەکو بنکەی پەیجەکانی بەکاری دەینیت. جگەل لەوە بارزان گروپەچکەش هەنا کە کوڕێک سەرپەرشتیان دەکەن ناوی هورمزیار چاوشینە. ئەوەش یەکە لەو ڕەوتەی، یعنی ئەوانە هەموو گروپن، هەم جیاجیا ئیش دەکەن هەم بەیەکەوەش ئیش دەکەن. یەکەچکیان هەیە بە ناوی ئامان ساڵح، ئەوەش هەر کۆمەڵک پەیجی لەدەستا، و کوڕەچکەشیان هەیە بە ناوی محەممەد شکاک. ئەوانە هەمویان یەکە و گروپی جیاوازیان هەیە، کۆمەڵک پەیجی جیاوازیان هەیە، بەڵام بەیەکەوەش کار دەکەن لە زۆر تەوەر. بەڵام ئەوەی کە لە هەمویان تەبەقەی بەرزتربی بریتێ لە کاروان دوایە بارزان دێتن، ئەو ئەوان کردن ئەوان کە چەلاون، ینی تەبەقەی دووەمە. ببینن هاوڕێیان ئەوانەنە خۆیان پێ ئەوە جرە کا قادری دیە خۆی کردووە شەریفی مەکەی. کەچتر لەو سەرنجانەی کە ئەمن هەم بوو لەسەر ڤیدیۆیەکە لەسەر ئەو چاوپێکەوتنەی کە لەگەر کا قادری بڵاو کراوە، بریتی بلۆی بە کا قادر دەرێ سعات 2 شەو تەلەفۆن دەکەی. یعنی ئەمن لە کا قادری زۆر برادەرم زوو قسە دەکەی، بەڵام هەرگیز کا قادر سعات 2 شەو تەلەفۆن لە بۆ کەس داکە. لە کا قادرم پرسی وم کا قادر باشە لۆ تو سعات 2 شەو خەڵی گریمانەوە کۆی لە شەقەیدی ناکە، کەسێکی بوو سوچیشە بەس کو دەبی سعات 2 شەو لۆ دێ. کا قادر دەرێ بەڵگەم لەکنە درۆی دەکە، یعنی بەڵگەی لەکنە خۆ تەلەفۆنە دیارە قسەی ناکە و هەر تەعەداشی دەکە، گوتی تەعەداشی دەکەم ئەگەر دەرێ ڕاست نییە. یعنی ببین هاوڕێیان ئەوە سەر ڕای کۆی لە بوونیان جنێو دەریشە کورە درۆز نیشن. شتێکت با پێ بڵێم ئەو گروپی ئێوە گروپێکی سەر بە پەکەکە کورە ڕەنجزەرە پەکەکەیە مەکیە پەکەکەیە، ئەمانە کۆمەڵی خەڵکن وە تۆش لەناو ئەو بازنەیە دای پەکەکەش لەناو قائمەی ئیرهابی ئەوروپادایە. تو بەخۆ دل لە من باشتر دەزانی ئەزانم ئیش لۆ هەندێک پارتی هەمیشە دژبنی خەیاڵی لە بۆ خۆی دروست دەکە. ئەنی جاران هەر ئەو پەیجانێک کە ئێستا باسمان کردن هەزار قسەیان بەلاهوری دەبوو. ئێستا کلچانەوە یەکە هەموو بەیاندایتەوە سەر پاڤڵ و قوبادی. تەبعاً لە لایمە قوباد پاڤڵ لاهور هەمیان یەک، هیچ فەرقیان نییە، هەمیان دزن پێشێرکاری مافی مرۆڤیان کردیە و گەندەڵیشن. ئەوە بە یعنی دیار بیت. پاشان بە ئێمە دەرێ پەکەکە. تەبان هاوڕێیان من نایشارمەوە، من لە هەموو ژیانم یەک جار عیزبایەتی بکردیە، ئەویش 10 ساڵ گۆڕانبوونم بوو کە بەداخەوە لە کۆتاییەکەی
ئەوە نەبوو کەمە بە دووی کەتی بۆ عیز بەچی بنە ماڵی بەڵام لە پاشەوە لە ژیانمدا عیزبایەتیم نەکردیە و هەتا ئێستاش خەریک نیمە عیزبایەتی بکەم هەر کاتەچی بشیکەم بە ئاشکرا دەیکەم ناشار بوو پاشان ئەوەی لە لای ما ئەو ڕەخنانەی ئێمە لە پەکەکەی دەگرین زۆر زۆر جیاوازترە لەو ڕەخنانەی کە ئەوان لە پەکەکەی دەگرن بەنمونە ئەوان شەهیدی گەریلایان پێ کوژراوە ئەمە پێی دەڵێن شەهیدی نیشتیمان ئەوان پەکەکەیان پێ تیرۆرستە لە لای مەهێزەکی شۆڕژگێڕە بەرگری لە بەشەکی نیشتیمان دەکە پاشان لەسەر تیرۆرست بوونی پەکەکەی باشە خۆ پارتی هەتا 2004 لە قایمە تیرۆری ئەمریکایدا بوو ئەیکەوایە بەو پێوانەی جەنابەت بی ئیتەوە پارتیش تیرۆرستە بەڵام ئەو دنیا بینیەی گۆ لە بۆ شتەکان زۆر جیاوازترە لەو دنیا بینیەی مە ینی ئێستا سیاسەتی دنیا وایە پەکەکەی پێ تیرۆرستە بەڵام دوو ڕۆژکە وەزعەکە بگۆڕێ لەگەر پەکەکەی ڕێک بکەون مۆجەلانی وەکو ماندێلا حیساب دەکەن هەر ئەو نەخۆشیەیە خۆ بەکەم زانینەی سەرۆکەکەتە وای کردیە وا دژی پەکەکەی بوون ئەجینا پەکە لە لای مەشۆڕژگێڕی یانی تۆ تەمەشا بکە ئەو تەجروبەی لە ڕۆژ ئاوای کوردستان هەیە لەگەڵ تەجروبەی لە باشوور هەیە سەرەڕای ئەو هەموو گەمارۆدانەی لەوێندەر بەڵام موچە نابڕێ هەموو پێداویستەکانی ژیان هەیە کەچی بەردەوام لە شەڕیشدانە ببینە لە وێرانەکەی تو لە کۆمەڵک مفتەخۆری هاوشێوەی تو نەبی کە ئەروان چیت کە خۆش گوزەرانە هەر لە خلالێ و ئافتەی خەریکە هەولێر دەکەنە تکساس ئەو هەموو خەڵکە تیرۆر دەکەن سەری مامەستای دەتراشن پاشان تۆ ببینە هەموو دنیا لەگەر ڕۆژ ئاوایە بەڵام چێ لەگەر ئەنگۆیە ببینە چۆن پێشوازیان دەکەن ئەمەریکیەکان مەزلوم کۆبانی بەبێ نەجمە جەنەڕاڵ حیسابی دەکەن لە هەموو پەرلەمانتار و جێەکان دەرگای لۆ کرێتن بەڵام سەرۆکی خۆت ببینەوە لە ئەمریکای دادگایی دەکرێت لەسەر چ لەسەر قسەی بە هاوڵاتێکی کورد گوتیە یعنی ئەو جیاوازیانە زۆر دوورن و دووبارەی دەکەمەوە ئێمە ڕەخنەمان هەیە لە پەکەکەی وەکۆ هەموو هێزەکانی تر بەڵام لە لایمە پەکەکە هێزێکی شۆڕش جێرە کەم و کوڕیان هەیە بەڵێ هەیتیان ڕەخنیانی دەگەین بەڵێ لەیان دەگری بەڵام بە پێوانەی گۆ ئەمە نایە ڕەخنە لە پەکەکەی بگرین تو تەمەشا بکە ژن لە شۆڕشی ڕۆژ ئاوای گەیشتە چ ئاستەچی ببینە لە لایمەش چۆن مامەڵەی لەگەر دەکەن لە لایمە وەکو کاڵایەکی سێکسی مامەڵەی لەگەر دەکرێت لەوێندەر وەکو قائیدەک مامەڵەی لەگەر دەکرێت تۆ دیە بەراوردانە دەکەی بۆی من دووبارەی دەکەمەوە لە لایمە پەکەکە هێزێکی شۆڕژێرە هاوکاریکردن یارمەتیدانیان لە کۆمەڵێک سێکتەری نیشتیمانی و نەتەوەی ئەرکەچی نیشتیمانی و نەتەوەیە بێ هەموو کەسێک پشتگیریان بکە بەڵام وەڵی نێشانەوە لە ژیانمان پەکەکە نەبووین ئەخە هەر ئەوەیە ڕاوێژکارە گەمژەکانت مەسرور کە نازانن تەقیمی خەڵک بکەن ئەگەر بیان زانی بە تەقیمی خەڵک بکەن هەمنیان نەدەگۆ پەکەکە بە کاک قادریان نەدەگۆ بە کاک مەچیان نەدەگۆ بەڵام گەمژەی ڕاوێژکارەکان تا ئەوە تەقیمی غەڵەتە دەدەنێ ئەو جەماعەتەی ئازادی خوازانی بادی بڵێ مەبەستە سێخوڕەکانە کورد کاکە سیخور وڵی ئەخر کاک کاروان تخوا منتقا لەو زەمانەی نانام بە بەس یەک جواب دەمێت پرسیارێک لە جەنابەت دەکەم بەچی بەو بەڵگانی بڵاوتان کردەوە کە لە بەو بەڵگانی بڵاو هاوڕێیان جێتان لێ بوو ئەو ملپانە چی دەبوو ئێستا لەوانەیە وشەی ملپانیش بە ئەوە تێبگاتن بە جون تێبگاتن کاکە تو خۆت پێتەڵەبەی دکتۆرایە باشە 70 ساڵ پێش ئەوڕۆ مفتی پێنجوینی کە بە قەدەر هەموو عاشیرەتی سەرۆکەکەشت بە قەدەر هەموو عاشیرەتی خوێندەوار و نووسەر بووە مفتی پێنجوینی شاعر 70 ساڵ پێش ئێستا بە سیاسەکان دەرێ ملپان باشە هەی ملپان وڵات و ملپانیش تێپەڕانیە بە خودای
یعنی ئێستا بیە گەمبۆڵ هەی گەمبۆ ئەتوو پێت وایە شێروان شێروانی و ئازادی خوازانی بادینان سی خوڕن ئەگەر جوانیەک هەبی لە نیشتیمانی ما ئەوە ئەو شەهیدانەی قەڵەمن کە ئەوە گەرمیانی و شەید سەردەش عوسمان و ویداد و شکری ڕێکانی و هەموو ئەو شەیدانەی تری قەڵەم ئەگەر شتێک هەبی ئەمە شانازی پێ بکەین ئەوەیە کە ئەوانە لەسەر بڕوابوون لەسەر ئازادی لە بۆ کۆیلەی وەکو توش شەهید بوون کەچیان گۆ ڕێگا نادەن پەیکەری سەردەش عوسمانی لە هەولێر بکرێت ڕۆژێک دادێ ئەو پەیکەرانەی لە پشتە خۆتاندانایە ئەو هەموو فیرعەونانە ئەوە هەمویان دەکەوتە بن پێی خەڵکی وێنەی سەردەش عوسمان و شەیدانی قەڵەم لە پشتمان هەڵدەدەین لەو شاری هەولێرەی کە یاریگایەکەتان بە ناوی دزترین کەسی کردیە فەڕەنس و هەریری دەبی لە ناو شاری هەولێر ئەو مەلعەبەی بکەینە شەهید یاریگای شەهید سەردەشت دوایێ وەرە بەم برێ سیخوڕی لەبەر سەرۆکەکەت لەبەر بابی سەرۆکە لە بە باپیری سەرۆکەکەت بە بەچێ دەکەوی هەی ملپان باشە وەرە پلمپان یەک شتیکەم پێ برێ لەو سەردەمی تەکنەلۆجیایی لەبەر هەبوونی درۆن منەتیان بەوێ بێ شێروان شێروانی و ئازادی خوازانی بادینان سیخوڕیان لە بۆ بکە ما لەبەر سەرۆکەکەت چێن دەرمایە سیخوڕی لۆنەکە وەرە سیخوڕی لە بۆ حکومەتی بەعس کردیە لە بۆ ئێران کردی ئێستا سیخوڕی تو چییە ئەوجە دێ بەوانە دەری سیخوڕ ئەگەر جوانێک هەبی لە نیشتیمانیمە ئەوانەنە ئەو ئازادی خوازانەنە یعنی سبەینێ هەر وەزعەکە یەک قیچی لێ بێتن ئەوجە دێ بە سەرۆکەکەت دەرێ سیخوڕ بەڵام ئەوانە لە ناو زیندانینگۆنە حکومیشتان داینە لەو دادگایە مەهزەلەی کە کردتان ئەوجە پێیان دەرێ سیخوڕ یعنی ملپان ئەتو پێت وایە حکومەتەکەیت و قسەکەی سەرۆکی تو بەو سیناریۆی گەمژانەی کە لۆتان داڕشتن لە بەرامبەر ئەو هەموو بەیاننامەی تەمەشا بکە ئەمریکا درۆی کرد یەکێتی ئەوروپا درۆی کرد ڕێکخراوەکانی مافی مرۆڤ درۆیان کرد بەسان گۆ ڕاستن یعنی یەکێتی ئەوروپا ئامادەیە بێتن درۆی لە بۆ شێروان شێروانی و ئازادی خوازانی بادینان بکە یعنی ئەمریکا ئامادەیە بێ درۆی لە بۆوان بکە ئەگەر نەزانن دادگایەکە دادگایەکی مەهزەلەی پێشوەخت بڕیاردانی سەرۆکەکەت بووە کە بابوو باپیریشی سیخوڕە شەرم لە خۆ داکێ بەوانە دەرەی سیخوڕ یعنی ئەوە سبەینە ڕۆژگارێک بگۆڕێتن چ دەکەی سەرۆکەکانت بە تەیارەی دەڕۆن باشە ئەتو چێوە دەچی یعنی لەبەر دەست و پێیان هەر قوتارت نابی بیر لە خۆت ناکەیەوە ئەرێ کاکە ئەمن هەر گەندەڵم ملپانم کورە ماستا و چیمە ئیپا بڕکاگەم لە دەوم بیتن سبەینە ئەو ڕۆژگارە بگۆڕێت چ دەکەم سەرۆکەکانم بە تیارەی دەڕۆن هەردێن وچی ئەفغانستان ئێتو چێوە دەچی نەتەن خۆت بە تایە تیارەژوەکەی هەی ملپانی سیخوڕی لە بەرەنگۆ بەسەر بەبەر چێ دەکەویتت حکومەتەکەمان ئاوایە هەموو ڕۆژە بەیاننامەشی لەسەر دەردەکرێت لەبەرەوەی کۆمەڵک ملپانی وچی ئەو کاروانەی کاوێشکاری دی نەک ڕاوێشکە لەبەر ئێمە نییە مەچی هەر مۆزوع نییە بەڵام بەچی پەلاماری دار و بەردەدات کەسەدا باشە داوای لەسەر هەیە لە کوردستان کاکە قەی ناکەنا داواکانمان جوڵاندووە لە دژی کاک کاروان ئەی باش کورە ئەرێ وەڵا دووسەیەکتان لەسەر دەرکردی و ئەمر قەبزی چییە باسی پاسی دەکەم کاکێ ئەوە چێت تۆمەتی ئەخلاقی بۆ خەڵک دروستەکە ژیانی خەڵک تێکەدا کابرا تۆ داوای لەسەر ئەوە چ علاقی بە پارتی لای ئێمە هیچ شتێک نییە بە لە سێبەر و لە پەناوە بمانەوێت لە هیچ کەسێک بدەین هەرچی بکەین بە ئاشکرا دەکەین و بەبێ منەتانەش دەین من ئاگدارم هەموو شتەکانتان دەزانم گروپەکانتان ئێمە هێرشی ئەلکترۆنی ناکەینە سەر کەس ئەگەر بمان کرد بە ئێستا یەک پەیج نەدەما قسە لەسەر ئێمە بکە هەموویماندا دەخست ئەو کاروانە درۆکردن لە کنی وەکو فستە خواردنیە یعنی وە دەزانی لەو دنیای تەکنەلۆجیایە هەوە دزانی سەردەمی شاخ
ڕادیۆیەکێ لە کۆمەڵک شوێنی بەسەکە دێ و کۆمەڵک شوێن جێ لێ نابیت نازانین لە سەردەمی تەکنەلۆژیانە بە ڕۆژ و ڕنگ درۆ لێ سپی دەکەوە ینی دەرێ وەکو پارتی ئەگەر دیقەت لە قسەکان وەکو پارتی هیچ داوایەکمان لەسەر نەچوو وڵاندیە خەڵک لەسەری زوڵاندیە ملپان با من پێ برێم مەچی ئامێدوی تەفداپرێ 31 شکایەتیان لەسەرە لەو ئەوروپای بزانین چێ کردیتی بەس مەسعود بارزانی مایەنەکە هەموو کەسە دەرەجەیەکانی بنەماڵەی بارزانی لە برایەکانی مەسعودی لە ژنەکانی بنەماڵەی بارزانی هەموو شکایەتیان کردیە خۆدادگایە هەزە لەکەین گۆ نییە بێتن یەکسەر بیباتە سزنی و دادگایی بکە ئەو ئێرە ئەوروپا یاسا و قانون هەیە هەمووی دەزانن درۆیی چیا پێ ناکە ئەوجا ئەتو دێ یعنی 31 شکایەتت لەسەر بی ئەگەر ئەمە سوکایەتیم بە کەسەکی کردبی دادگا نایە حکوم بکە هەی ملپان یعنی لۆ درۆی دەکەی ئەمنەوە پێت دەڵێن بە بەڵگا مەچی ئامێدی لەگەر تەفدا پرێسی کە بەشی هەرە زۆری شکایەتەکان 31 شکایەتە لەسەر مەچیە ئەوجا دێت و دەرێ من بە ئاشکرا ئیشی دەکەی ناوەڵە بە ئیزی و دزی دەکەن هەوڵتاندا لە بۆ سوستاندنی ماڵی مەچی مافیاتان ناردبوو کە وستان وەکو داعش بکەن هەر بەمار و مندارەوە هەموو بستێنن بینایەکەی بستێن قومبەلەتان لۆ نارد هەر پێتان نەکرا ئەوە ئێستا شکایەتی لێ دەکەن هەر پێتان نوێنەرایەتی حکومەتی هەرێنتان شکایەتی لەسەر کردیە هیچتان پێ نەکرا لەبەرەوەی هیچ ناخوا دەزانن ئەو قسانەی کە مەچی ئامێری دەکە هیچی تەشیر نیە هەمووی ڕاست و عەق و دروستە لۆیە بەپێی یاساکانی ئەوروپای هیچتان پێ ناکرێت لەگەری بەس کاکە تو لۆ دەی درۆی دەکەی مەچی ئامێدی دوودا سکاڵای لەسرە لە کوردستان ئەمری قەبزی لۆ دەچۆ لەبەرەوەی دادگایەکەی کوردستان مەهزەلەیە بەڵام لەو ئەوروپای 31 شکایەتی لەسرە بەس مەسعود بارزانی مایانەیکە یعنی لە مێژووی کوردی یەکەم جارە بنەماڵەی بارزانی لەسەر یەک کەسی 31 شکایەتی بکە هیچ پێ نەکرێت یعنی هەوڵی تیرۆرتاندا پێتان نەکرا هەوڵی کوشتنتاندا هەر پێتان نەکرا ویستان بێدەنجی بکەن هەر پێتان نەکرا بە پارە هەر پێتان نەکرا ئێستا بە دادگاش هەر پێتان ناکرێت ئەوجا دەی دەرێ مەچی ئامێدی چییە کوڕوەڵا مەچی ئامێدی خەوی لە بابی سەرۆککەت زڕیە ینی هەولێری تڕەکی نایێرم کەن یەکسەر مەچی ئامێدی بەراو دەکاتەوە دەبێ هەموو خەڵک بزانیت ینی وەکو قەمەر سناعیلی هاتیە لە سەریە ئەو هەموو تۆمارە دەنجێ بنەماڵەی بارزانی بڵاو کردەوە بە پێی یاسای ئەوڕۆپا بتوانیا هیچ بکەن هیچیان پێ ناکرێت بەرەوەی دادگایەکی مەهزەلە نییە لە ئەوروپا وەکو ئەوی لە کوردستان هەیە پاشان ئەتو دێ ئەوانە چنە یعنی وەرە با پێ درم گەورە گوچکەتان بەخۆشتەوە کە لە کاقادری دەرێ ئەمە دێمە ئەوروپای ئەگەر هاتی ئەوروپای تکای پێمان بدێ وەڵڵاهی بەدر عەز دەکەم یەک سێلفی لەگەر بکەم باشە ئەو دەمای پێت دەرێ ئەوجا دەرەی ئەو عەرەکەیە چێ لە ئەوروپای کاکە هەر نەمەچینە هەوڵی تیرۆری قادرتاندا لە پێشپەڕلەمانی ئەوروپای لە منداندا لە ئیسماعیلتاندا لە شڤانتاندا یعنی ئەوانە هەموو قوربانی دەستینگۆنە ئەوجا دەرەی هیچ نینە ئەمادەم هیچ نینە لۆ بنەماڵەی بارزانی نەک حکومەتان نەک بچووکەکانی وچیت و بنەماڵەی بارزانی کە سیەکەمەکانیان 31 شکایەتیان کردیە بۆی من زیاتر لێرە نامەوێت درێژە پێ بدەم ڕاستی ئەوەندا هیوادارم کافی بی لە بەوەی کەسەکی سوچی وەکو تو ئێستا وەکو لە بیدایەتش گوتم ئێستا خەنی بووی بەڵام نازانی ئەمە کەسی وچی تو بە خەڵک دەناسێنین بە خەڵک دەرێن خەڵچینە بزانن ئەوەی لە سۆسیال میدیای جنێوتان پێدە سوکایەتیتان پێ دەکە هەرچی ئیشی قۆڕە بەناوی پەیجی فەیک دەیکە ئەو کاروان و دەست و پەیوەندەکانیە ئەگەر ڕۆژگار گۆڕا لە بیرتان نەچی هەرتە ناویستم ئەوەندەیە پێتان بڵێم ئەوە یەککە لە کەسە جنێو فرۆشەکان کە بە ناوی پەیجی فەیک و ئەوانە بڕۆ سەر پەیجەکەی خۆی شەریفی مەکێ یانی مشتری ئەوانە یەک شتە ئەوڕێ قەت ناوێرن بە ناوی خۆیان بە دەنجی خۆیان ئیش بکەن یانی وەرە دەسەڵاتت هەیە پارەت هەیە ڕیپۆرتت هەیە هەر لەسەر ڕیپۆرتەکانی سەر تەفدا و مەچی
یعنی هاوڕێن هەتا ئێستا پەیجی تەفدا پرێس 8 جار داخرایە مەچی ئامێری پەیج ئەکاوت ئەمن دوو پەیج ئەکاوت کا قادر هەروە برادەرانی دیکە هەروە یعنی هەتا ئێستا 5 وێبسایتیان بە ناوی تەفدا کردەوە یعنی جار وێبسایتیان دروستکی دێت ئی تەفدا پرێس www.tafdapress.com ئەوە نووسیان www.tafda/press.com ئی پێما قەپات کردینە ئێستا یەک مشیرەی کۆپیڕایت هەیە لە داهاتووی نزیک ئەوەش چارەسەر دەکەین بەم زیاتر کاتان ناگرم کاتەچی خۆش ماڵاوە